سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی و ئەم کاتتان باش خۆشحاڵم بۆ جارێککە لە بەرنامەی پەروەردە و کۆماڵ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. بەڕێزان تەوەری ئەم جارشمان درێژە پێدانە بە بەرنامەکەی پێشوو کاریگەری فەلسەفەی پەروەردە لەسەر قوتابخانە و خێزان و کۆمەڵ و کۆمەلگا چییە؟ خۆی پەروەردە فەلسەفەیە و مادەیەکی زیندووە ئەکەوێتە ژێر کاریگەری لێپرسینەوە و ئەزمون و ئاڕاستەکردن بۆ شتی باشتر. فەلسەفەش بە دوواداچوون دەکات هەتاوەکو ناخی شتەکان و ڕوونکردنەوە لە ڕێگەی تۆژینەوە لە ڕێگەی پرسیارکردن هەتاوەکو بابەتەکان بە تەواوەتی ڕاستی بۆ دەردەکەوێت. ئەمە ڕووی ڕۆحی ڕاستەقینەی فەلسەفەی پەروەردەیە. ئەگەر توانیمان لە دڵ و دەرونی هەر تاکێکی کۆمەلگادا ڕووناچی دروستکەین ئەوە لە مرۆڤدا جوانی دەبێت. ئەگەر لە مرۆڤدا جوانی هەبێت لە ماڵەوە هەمانجی دەبێت. ئەگەر لە ماڵەوە هەمانجی هەبێت لە ناو کۆمەلگا ڕێک و پێک دەبێت. ئەگەر کۆمەلگا ڕێک و پێک بێ ئەوە ئاشتی لە جیهاندا بەرقەرار دەبێت. ئەمە ئامانجی ڕاستەقینەی فەلسەفەی پەروەردەیە. ئەگەر توانیمان لە دڵ و دەرونی هەر تاکێکی کۆمەلگا ئەمڕۆ ڕاستەقینەیە دروست بکەین ئەوە توانیمان بەهارێکی هەمیشەیی لە دڵ و دەرونی هەر تاکێ لە تاکانی کۆمەلگا دروست بکەین. کەواتە بەهار لای ئێمە بەهاری ئێمە تاکەوەرزی ساڵێک نییە. بەهاری ئێمە 3 مانگی یەک لە دوای یەک نییە. بەهاری ئێمە 90 ڕۆژ لە 365 ڕۆژی ساڵێک نییە. بەهاری ئێمە هەموو ئەو ساتانەیە هەموو ئەو ڕۆژانەیە کە لە خەیاڵ و لە فکر و لە دیدەن و دیداری فەلسەفەی پەروەردەی وڵاتەکە بم. چونکە بەڕاستی ڕواندنی خۆشەویستی و ڕواندنی بەختەوەری و ڕواندنی ئاشتی لە دڵی هەر تاکێکدا ئەمە سەرکەوتنی پرۆسەی پەروەردەیە و ئەم سەرکەوتنە بە هیممەتی مامۆستایان و توێژەری کۆمەڵایەتی و سیستەمی پەروەردەیی خۆی دەبێت. بەڕێزان ژیان شیرینە، ژیان مەژەڵەکە لە کۆن زەمانەوە بەردەوامە. ئەگەر داگرسێ بەڵێستەکانی لە هەمولایەکەوە دیارە ئەگەر خامۆشیش بێ ئەوە تاوانەکە ئێمەین بەو هیوایی کە ئەو ژیانە خامۆش نەبێ و شیرینی کەین. بۆیە میوانی ئەم جارەی بەرنامەکەمان مامۆستا پەیمان، مامۆستای ئامادەیی شەی جەماڵ تایری کچان، مامۆستایشی بە ئەزمون، مامۆستایشی بە توانە، مامۆستایشی پڕ ژموجۆڵ و چالاکی. لێرەوە من سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستایانی ئامادەیی شەید جەماڵ تایر و بەڕێوەبەری قوتابخانەکە ستکەژاڵ بەو هیوایی و توێژەکەمان و تاوەتوێی فەلسەفەی پەروەردە بکەین کاریگەری سەر دڵ و دەرونی قوتابیان. بەخێر بێی مامۆستا پەیمان. مامۆستاگیان سپاسی ئەو دەرفەتەشەکەم کە بتوانم لە ڕێگەی بەرنامەکەی جەنابەتەوە چەند پەیامێک بگەێنین. زۆر چاکە. بەو هیوایی پەیامەکانی ست پەیمان بگاتە شوێنی خۆی. مامۆستا حەزەکەم لە ژینگەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ درەختێک بەیانی درەختێک ئایندە دارستانێک ڕای بەڕێز چییە ئەگەر ئێمە تیمامت بە ژینگە بین کە خوێندکارێک داخڵی قوتابخانە ئەکرێت یا دەرەچێ لەگەڵ داخڵبوونی نەمامێ بڕوێنێ لەگەڵ دەرچوونیشان نەمامێک بڕوێنێ لە کۆتاییدا لەوانەیە ئەمە کاریگەری بێ لەسەر ژینگە بەڕێزە بۆ ئەمە قتراحاڵێکی. بێگومان ئێمە کە لە ژینگە ژین ئەو ژینگەی کە لە چواردەورتە تۆ دروستەکە. ژینگەیەکی خاوێن مرۆڤێکی خاوێن دروستەکە، ژینگەیەکی تەندروست مرۆڤێکی تەندروست دروستەکە. لەبەرەوە زۆر گرنگە ئەو گرنگی دانە بە ژینگە. بەڵام بەداخەوە ئێستا هەستەکەین تۆزێ ئەو بابەتی ژینگە یعنی لە کارێکی جیهانیە کە لە جیهانە خەریکە ژینگە پیزە بێ بە تەواوەتی. بەڵام ئێمە ئەتوانین بە ڕوانی درەختێک وەکو جەنابە فەرمووت بە ڕوانی درەختێک ئەوە کارێکی زۆر باشە. ئەگەر خوێندکارێک داخڵە بێ بۆ ئەم مەکتەبە کە کرێتە ئەمیەتە ئەم خوێندنگایە گوڵێک بڕوێنێ لەگەڵ خۆیان درەختێک بڕوێنێ با ئەو درەختانش بە بەتایبەتی من ئەڵێم کە هەمیشە سەوزن لەبەرەوەی ئێمە لە زستانە هەستەکەین تۆزێ ڕوتە وڵاتمان. ئەگەر ئەو درەختانە بێ کە هەمیشە سەوزن هەم ئاویان کەمترێ ڕاستە گەشیان درەنگترە بەڵام ئاویان کەمتر ئەوێ بۆ خۆی هەر 1-2 ساڵی ئەوەڵ ئاوێ دوای ئەوەش ئەمێنێتەوە ماوەیەکی زۆرتر ئەمێنێت. ئەم قوتابیە ئەم خوێندکارە هەستەکە هەموو جارێڵی ئەم دارە داری منە لەگەڵ قۆناغەکانی خوێندنیشیان لەگەڵ یا گەورە ئەبێ کە ئەچێت ئەو کەسە لجوئی ئێنێ یەکێک لەوانە ئوسترالیا کە لێم بیست و ئەڵێکە جنسی ئەو وڵاتی ئێنێ تەبان نەزانین جنسیە یا ئوسترالیا ئەڵێ درەختێکی شیاتی بیڕوێنێ ئەڵێ ئەو درەختە چەند گەورە بۆ لە منەوە ساڵە لە وڵاتە ئەژیم یعنی لە یەکەم دقەوتەوە و لێکا پابند دەبی بە خاکی ئەو وڵاتەوە بەڵێ سروشتەکەی بەرهەمەکەی هەر هەواکەی هەوا ئەو هەوا پاکی کە ئەداتێ لە سروشتە ئەو دیمەنە بەڵێ ئەو دیمەنە زۆر شتێکی جوان ڕێزە کاریگەریە لەسەر خوێندکاران و قوتابیان یعنی
ڕوونکردنەوە لەسەر ژینگە دار و درەخت بە تایبەتی بەڕێزت مامۆستای کوردیت و لەوانەیە لەسەر ئەم بابەتانە شعر و شانامەی زۆر دەبێت. لە پۆلیشا باسەکرێ بە یعنی پیان ئەو ترێ باسییان ئەکێ باسەکەین لەگەڵیانە کە چۆن گرنگی پێبن ئەجا بە خۆشببختانە خوێن دنیاکەی ئێمە کۆمەڵی مامۆستای چاکمانەیە کە زۆر گرنگی بەوە ئەیە کە بار نمونیان زۆر بێ کە هەم خۆیان ئێڕێنن لەگەڵانە هەم فێریانەکەن چۆن ئایبن چۆن خزمەتی بکەن ئەوە کارێکی باشە زۆر ئەنی کەواتە بەدەمانەیە ئیشەڵڵا. مامۆستا گیان پرسیاری دووەممان بەڕێزە بۆ بەناوبانگی ینی هاوسەنجی و سۆزی و خۆشەویستی و ڕێز بۆ قوتابیان و خوێندکاران تا ڕێز و خۆشەویستی هەبێت زیاتر ئەو تەلەبەیە تۆ چتە ناخی ئەو تۆژە چ ناخی ئەوانوانەیە زیاتر ئەمە کاریگەریە بۆ سەر تێگەشتنی وانەکانیان نا. مامۆستا گیان ئەگەر تۆ کەسێکت خۆشویست حەزەکەی گوێی لێ بگری حەزەکەی لەگەڵ یا بڕۆی ئەو شتانی کە ئەشیلە لی وەرەگری لەبەر ئەوە زۆر گرنگەیە کەم جار هاسۆزەکە دروست بێ لە بینی تۆ خوێندکارەکەیە بەوەی کە ئاگاداری ژیانیان بی هەندێ ناڵێم زۆر بچیتە ژیانی تایبەتی خوێندکارەوە بە زۆر جار کە تۆ ئاوا ئەبی بە هاوڕێ لەگەڵ خوێندکارەکە خۆیەت شتە بۆ باسەکە خۆیت لەلات ئەگری شتێکی بچووکی خۆی خێزانی بۆ باسەکە لەبەرەوە چوونە ناوی ناو خێزانەکەی تۆ هەمە ئاگاداری بی هەم هاوسۆز بی لەگەڵیا هەم لەگەڵیشیا بە شێوەیەک بی کە تۆ بەدایکی خۆی دانی بەڵێ بەشێک بی لە ژیانی من وەکو خۆم بڵین لەبەرەوەی کە تەمەنێکم هەیە لەنایەنە دایمە پیانەڵێ مەڵێم زۆر جار لەوانەیە ڕووتان نییە لای دایکتان قسێ بکەن لای خوشکتان قسێک بکەن لای هاوڕێیەکتان من وا بدانێ من هەرسێکیانم لەگەڵتا یعنی ئەو کاتە باشتر یەتەلات باشتر لەگەڵ تا ئەڕوا لەگەڵ بابەتەکە دەڕوا حەزیش لە بابەتەکەت ئەکات یعنی ئەو ترسەشی لە دڵان نامێنێ ئەو مامۆستایەک و هاوڕێ وەکو باوکو وەکو دایکی سیرەکە کەواتە یعنی ئەمە بەڕاستی پەروەردەییە بەڕاستی ینی تۆ خۆشەویستی بۆ دڵی ئەو تەلەبەیە بۆ دەروونی جاری وایە ئەو تەلەبێ لە مامۆستاکە ترسیە ئەنی شەم ترسیەمە تێناگا ئەوە زۆر مشکلێکی گەورە دروست دەکاتە تەنانەت لە کاتی تاقیکردنەوە لە کاتی کە تۆ ڕۆی بۆ لای جاری وای هەڵستێنی من بە حکومەوەی کە دەرسەکەی من دەرسی زمانی کوردی و ئەدەبیشمان لەگەڵای ئەدەب شیعرە ئەمەوێ شیعرەکان لەبەر بکەن زۆر خوێندکارە لە شیعرم بۆ لەبەر ناکریان ئەڵێ ئەترسم کچم بۆ ترسی ئێستا بیڵێ بە ئیسراحەت بەڵێ ئەگەر شیعرەکەی بۆ شیەکەمەوە یەکەم جار بۆی شیەکەمەوە بۆ شەرحەکەم ئیتر ئایا خۆشەویستی نیشتیمانە شیعرەکە دڵاریە من گرنگ نییە لەلام گرنگە ئەو شیعرە تێبگەێنم لەو خوێندکارە بەڵێ کە معناکەی تێگەیشت بێگومان زووتریش لەبەریەکە خۆشی شعریشی خۆشەوە لەوەوە ئەمە وای لێکە ئەو خۆشەویستێ بۆ ئەو بابەتە وای لێکە بەڵام کە تۆ بەقینەوە پێی بڵێ هەشە ناتوانێت کە بەقینەوە وەریگری یعنی کە خۆشی نەویستم بەڵێ یا مامۆستاکە یا بابەتەکە هەیە بابەتەکەی خۆش نایە بەڵام مەسەن ئەڵێ فڵانە مامۆستا دەرسی پێوتم لەوە حەزم لەو بابەتە کردووە ئەوە گرنگە بەڵێ بێگومانەوە کاریگەری زۆری ئەبێ کەواتە مامۆستا گیان با بچینە پرسیارێکی گا یعنی پرسیارەکە ئەوەیە تۆ ئێستا پیشەی مامۆستایت هەڵبژاردننی پیشەی مامۆستایی خولیای خۆت بوو حەزی خۆت بوو یا ڕۆژگار کردیت وەڵا خولیای خۆم بوو حەزی خۆشم بوو بەڵام کاریگەری مامۆستایەکەم لەسەر بووە ڕۆناک مەحموو بۆم بە هەموو ئەیناسین بە هەموو کارەکانی و بە چالاکیەکانی دەرسی کوردی پێوتم لە پۆلی دوی ناوەندیەوە کە ئێستا بڵێن پۆلی هەشتا لە دوا و لە سێیا و لە خۆشبەختانە کە ئێمە چوینە ئامادەی سلێمانی کچان سەر ڕۆناک هاتە ئەوێ بوو بە یاری دەدەر لەبێش هەر بەرزی پێوتینەوە لەبەرەوە کاریگەری سڕۆناک زۆر بۆ لەسەر من کە دەرس هەم حەز لە بابەتی مامۆستایەتی بکەم وەکو مامۆستا هەم وەکو بابەتی زمانی و ئەدەبی کوردی بەڵێ کاریگەری زۆر هەبوو کەواتە بچینە سەر پرسیاریش کە یعنی تۆ کاتێکەوە خوێندکاری بڵێ ئامادەیی بوویت چ پەندی پێشینانێک چ مامۆستایەک چ بابەتێک ئێستاش یعنی لە یادگاریەکاندا لە زن تا لە مێشکتایە کامیان زۆر کاریگەریە بوو خۆی ئێمە لەو کاتێکی ئێمە بووین بڵێن زروفەکەی ئەوسا فەرقی هەبوو لەبەر ئەوە لایەنی کوردایەتیەکە سڕۆناک لایەنی کوردایەتەکە لە هەمووش زیاتر گرنگی پێەیە یعنی ئێستا گەرێمە شێرکۆ بە ئەفۆ ببورن فاق بێ کەسمان هەبوو لە پۆلی دوی ناوەندیا بڵێن ئەمە ئەو یەک کۆپلە شعری بەسیتیاوە باسی ئەڵێ چۆپڵە بەیەک دەزلێ نادرێ و ئەمانە یعنی بڵێن ئەو شعرێکی ئاسایی بۆ هێناینێتەوە ئەڵێ دوورە دەرچوونی لە دیلی مەلباڵێ نافرێ ئەمانە ئەم شتانی کە ئەو پێوتین ئەم نەهاو بەس ئەومان پێ بڵێ
هەموو شعرەکانی شارەکە شێرکۆ بێ ئەوەی کە پێنووسینەوە لە دەفتەرە ئاهات ژیانێکی تێر و تەسەلی بۆ نبوونە فایق بێکەس لەگەڵ شعرەکانی بە تەسەوەرکە لەو کاتا لە پۆل من بڵین با تەمەنە کەشکەش بێلەوە لە هەشتاکانە لە هەشتا چوارە لەو کاتا ئێمە هینی پێ لە بەرکردین ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە وەختی ئەندی بەندی و ئەسارەت بێ لە تۆ قوکۆتەوە ئەمانە وان لی ئەکا کاریگەری لایەنە کوردایەتێکە لە پێش هەموو شتێک بووە ئەنج دوای ئەوەش ئەو شعرانی کە پێی لە بەرکردین هەمیشە لە زەهنمانە ماوەتەوە بەڵام دایمە پێوتینەها کاڵێ بەرخینێر بۆ سەر بڕینەی و نە بەرخینێر بۆ سەر بڕینی هەمووی بۆ سەر بڕینە هەموو تاکێ لە کۆمەلگابی هەوڵ بە لەبەرەوە دایما ئەوەی زۆر لە مێشکمانە چەسپانوە ئەوانە زۆر کاریگەری هەبوو لەسرم ئەنجا لەگەڵ ئەوەشە خۆم وەکو خۆم بۆ ژیانی ڕۆژانەی خۆم پندەکانی پیرەمێرد زۆر کاریگەری هەیە لام چووکم هەم پیرەمێرد پندیشان زۆر بە قوت و کاڵێ سەرەتات خاکە دو ڕۆژیشت خاک کەواتە خاک بە بەدڵێکی پاک وەکو خاک بە ئەگەر دەنکە جوەیەکیان تێچەندی بیان دەرەوە بەدە ئەوەندی ئەیتر لەبەرەوە ینی حەزەکەم دایمە خزمەت زیاتر بەو کەسانە بکەم و کە خزمەتم بکەن چاوەڕێ وەش ناکەم ئەگەر خزمەت بکرێم لەبەرەوە حەزەکەم ئەو پندانە دایمە لە ژیان ماوەکو چۆنەڵی کردومە بەڕێنمایی ژیانم لەسەری ئەڕۆم خۆی کەواتە دەرسی وانەی پەروەردە هەر پەروەردەییە ئامۆژگاریە هەم بە شعرەکانی کاریگەری هەیە لەسەر بەهای پەروەردەیی یان چۆن بەهای پەروەردەیی کارا بکەینەوە لەتیف هەڵمەت لە شعرەکەی خۆیان ئەڵێ پیرەمێردێ چووە قوتابخانەی گوندێ لە حەوشەکە ڕاوەستا دەوریان لێدا مامۆستا ها خاڵە ژیان چیت گەرەکە خاڵە ژیان پیرەمێرد چەماوە بۆ وەکو گۆجان و پیرەمێردی بەسەسمان چەماوە بۆ وەکو گۆچان وتی تخوا مامۆستا ژیان فێرم ناکەن چۆن بنووسم کوردستان ئەم شعرانە بەهای پەروەردەیی چۆن کارا بکەینەوە لە لای ڕۆڵەکانمان بەو شێوەیە کە بەڕێز عەفو باسی کرد یانیەوە یەکێکلانە کاتە مامۆستا ڕووناک کاریگەری تەواوی هەبووە لەسەر جوڵانی هەمیشە ڕێز و حورمەتم بۆی هەیە لە زۆر شوێنەی بینمەوە بێگومان مامۆستای لەبەرەوەی تۆ ساڵی چەنەها هەموو ساڵێ جیلێک بەخێوەکەی نەوەیەک ئەڕوا لە بەردەم تا 200 لە بە ئەڕوا لەوانەی بیری نەماوی بەڵام من لە هەر شوێنە بیبینم دامێ پێم وتوە خۆشبەختانە ژێک دوو جار بەرکەوتنمان هەبووە لەو دوای ئەوەی کە تەخەڕوجمان کردووە بەڵام بەگەڵ ئەوەیە بێگومان ئەو قسەی لەتیف هەڵمەت زۆر جوانەکە لەویە مامۆستاکە ئەم هاتوو بڵێ مامۆستاکان فێری بکەن چۆن بنووسێ کوردستان ئەمە یەکێکە لەو شعرانەی کە ئێمە لەو کاتا لەبەرمان کردووەکو ینی وەمانزانانی وەکو ناوی خۆمان لەبەرمان کردو و تومانەتەوە بەدائیمی لەبەرەوەی هەستمان کردو ئەم شعرانە کاریگەری هەیە ینی بە شعرێک تۆ گەتوانی ئەو هەستەی لە دڵ تا دەری ببڕی ڕاستە خۆت نەتوانی شعر بنووسی بەڵام خۆتوانی شعر دۆزبی لەوەوە کاریگەری زۆر زۆر ئەبێت مامۆستا جان با بچینە سەر پرسیارێکیکە بەڕێزت کاچیتە پۆلەوە شێوازی چوونە پۆلێ ڕۆژباش و سڵاو ئەکەیت کاتە با کۆمەڵە پرسیار سیتاج کۆمەڵێکەوە گەر سڵاوەکەی چۆنێ بەڵام بەڕاستی ئای چۆن هەر بۆ خوێندکارەکانی مەبەستمان ینی دەموچاوی ڕووموەچە ینی مامۆستا ئێمە مامۆستایەکمان نەبوو لە زانکۆ پرۆفیسۆر بوو هەموو جارێک هاتە ژوورەوانە پێشووی دەرسەکە شارەکە نوکتەیەک شعریشی بۆتین ینی بۆی جێوێکی خۆشی بۆ دروستەکردن لە دڵ و دەروونەوەی زانی کەریکی لە شوێنێکەوەات و چێشۆ مەشاچیریە ئینجا چۆن ناو دەرسەکەەوە یعنی بەڕێزە بەم شێوە ڕۆژباش و قسەی خۆش کاریگەری هەیە ڕۆژباشەکەی قسەیەکی خۆش تۆزێ فرێشیانەکەینەوە ئادی هەستن دانیشن تەنانە زۆر جارە ڕۆک و سەرەتایی پێم ئادی پشوو بن وریا بن پشوو بن و ئەڵاوری بووینەوە جموزۆڵێک دروست دەکەی کاتە ینی قسەکەمان ڕاستە تۆ ناوبانگی بە جموزۆڵ و چالاکی مامۆستا پرسیاریشی کات کاچیتە پۆلەوانەیە گەرنجی بە هاتوو نەهاتوویت یعنی بە بەڵێ یانە خێر یاخود هەر گرنجی بەڵێ گرنگی پێم بەڵێ گرنجی بە ڕێکپۆشی و جلوبەرگ و قیافەت و سپۆرتی و کەشخەیت هەمی خۆت بەڵێ هی خۆم و هێ خوێنکارەکانیش هێندە جار هەیە خوێنکار بەڵێ لە سنووری پەروەردە دەرنەچێ هەم هی مامۆستا هەمی خوێنکار زۆر جارە چیتە پۆلەوە هەستەکەی خوێنکارێکە بە گەنجە حەزەکات چاکەتەکەی هات سەرشانی ئەڵێم نانە عادی مەزبوطی کەرەوە ڕێک دانیشە بۆی بزانم مەزبوطی ئەنجا دەزەکەین بە دەرشەڕکردن بڵێ ڕێز لە بیرو بۆ چوونیان نەگریت ئەبێ بیگریە ناتوانێت گەر ڕێزیان لێ نەگری کەواتە زۆر گرنگە
ینی گفتوگۆ لە پۆلا خۆت محوەری سەرێکینیت دائما گفتوگۆ هەیە بەڵێ زۆر جاری کەم بە سوعبەت لەگەڵان هەڵم قسە بکەن بەڵام خۆ دوای هەر ڕێی خۆمای کەم بە سوعبەت لەگەڵان بەڵام حەزەکەم ڕێی زۆری نەدایمە لە هەموو شتەکانە هەبێ بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەیە لە کاتێکە ئەمە بابەتێکیانێتێت خۆ مامۆسابانی امتحانی فلانە بابەتمانە ئێمە ناتوانین مەجالمانە شعر لە بەرکەین ئێمە مشکلی ئەوشمان هەیە بەڵێ بێگومان مەجبوریان هەرکاریانکەین بەڵێ ئەگەر وابێ منە خۆ لە لای خۆمەوە وایە مامۆستا جان پرسیارشکە بڕوات بە سزادانی جەماعی هەیە سزای جەماعی تۆزێ غەدریتیایە من ناحەقیتیایە لە لای من بەڵێ چونکم زۆر جارجاری وا هەیە سێ پۆلی هەیە ئەلف و باوجیم پۆلی ئەلف شتێکەکە تۆ ئەڵی پۆلی پێنجەکان نابێ هیچ شتێک بکەن ئەمڕۆ یان بڵین هینەکەی گوناحن ئەو پۆلەش کە کردوێتی هەمووی نییە یەک دوو خوێنکار ئەو کاری کردووە تۆ ئەتوانی بێ قسەی لەگەڵاکەی بڵێ سزاتانێم ئەگەروانە بێ باوەڕ بێ ئەگەروا قسەی لەگەڵاکی لەوانەیە خۆی بێت اعتیزار بێنەوەتەوە بۆ پۆلەکەش و کارەکەش بڕوا باشتر بێ ئەگینا هی جەماعینە سزا و پاداشتم پێ خۆشە بەڵام هی جەماعینە کەواتە مامۆستاژیان بە پرسیارەکە بە شێوەیەکی کەم یعنی کە تۆ گفتوگویان لەگەڵاکەی بیرروبۆچوونی خوانی نەکەن ینی قەت ئەگەر بیرروبۆچوونەکەشی شتێکی ئاوای شتا بێت زۆر نایشکێنیتەوە لە پۆلا نەوەڵا ینی شتێکی وا بەڵێ بێگومان بە شێوێکی کاڵم نا ئەمەی کە تۆی لەیوانە بێ لەوانەیە هەندێکیان ڕازی نەبن بەو بابەتە هەندێکیان وانە بن لەبەرەوە وای لەکەی تۆزێ لەو کاتا هەست بکە بە نەرمێکن جە دوای بەجیا پێی بڵێ باشترە تا چەند بەشداریەکەی لە ئاهەنگ و سەیران و شونە دەرەوە لەگەڵیان وەڵاهی بەشداریەکەین کەم تا زۆر ئەچین لەگەڵیانە لە ئاهەنگەکانە دایمەن ئەنی هەمیشە و بینمکەوە بەشداریی حەزم لێ لەگەڵیانە بم بەڵێ حەزم لێ لەگەڵیانە سپاسدانەکەی من لە پاسی سەفریا لەگەڵانە گۆرانی ئەڵێم چۆپە جاری وایە لە مادەی وەرن با خۆمان گۆرانی بڵێن بۆ هەر تەجیلەکە بێ بەشداریەکەم نەختە ئیشەڵڵا زۆر چاکە مامۆستا ڕای تۆ لەگەڵ هەندێک دەستەواژەیە چییە بەعزەجار مامۆستا لە پۆلە سەرزل سەرخوار تۆ بەحاتێ دەرێ ناشێنم تۆ لە دەرسەکەی منە مستحیل لە دەرچی تۆ بەم شێوە ینی ئەم دەستەواژانە شوێرایی دایە و دەستی خۆش نەبێت و ئەمانە بەکار تۆ لەگەڵ مناڵی خۆش تاقی کەرەوە کەوای پێ بڵێ لەوانەیە ئەو ڕۆژە تا ئێوارە قسە لەگەڵ نەکاو مناڵە ئەنجا چدای تۆ کەسێک هەچیەک بێت تۆ کەسێکی بێگانی بۆ خوێنکارە بەڵام خۆش نییە ئەوە ئەنجا دوای ئەوە لە ماڵەوە لەوانێت تۆ خۆت ئەو مناڵە بیکە ئەو مناڵەوا لە دڵێگرێ بەس تۆ لە بینی چل خوێنکارە ئێستا پۆلەکانمان بەلایانی کەمەوە 35 خوێنکاری تایە تۆ لە بینی 35 خوێنکارە لەوانەیە و بێ بە لەقەبێک پێوەی هەتا تای پێی بڵێنەوە خوێنکارەکە ئەنی ئەو ناو ناتوەرەیە ئەو دەستەواژەیە زۆر ناشرینە مامەسا دایمەن ستایش باشترە بڵێ هاندان بڵێ هاندانەکە ستایشکردن و سپاسکردنەکە زۆر باشترە بۆیان ینی دەستخۆشی دایمەن لەسەر پرسیارەکان و لەسەر وەڵامی پرسیارەکان و لەسەر بۆچوونەکانیان دایمە ستایش و سپاس زۆر گرنگە هەتا تەنانەت تۆتانی زۆر جارکە وەڵامێکی جوان ئەزانێ شتێکێکە ئەی ئافرین دەستی خۆش بێ وەڵا حەقە دەرەجەیەکێ بەمێخۆ دەرەجێ هیچ لە تۆ ناگۆڕێ بەس ئەوە بەو دەرەجێ بۆ نمرەیەکە ئی بە خوێنکارەکە ئەوە کاریگەری تەواوەتی هەیە زۆر چاکە مامۆستا گیان تا چەند پەیوەندی تێ لەگەڵ کێشەکانیانە حەزەکەی لە کێشەکانیان تێ بگەیت وەڵاهی گرنگە لە کێشیان تێ بکەیت هەیانە کێشەی زۆر گەورەی هەیە لەم قۆناغەیە هەندێکیان زۆر دڵیان ناسکەی مەسا هەمانە خوێنکار پێی ناخۆشە باوکی بێ بۆ خوێندنگا هەیە هاتۆ قسەی کردو بۆم هاتۆ بۆ لام یعنی توێتی هینە مەڕ ناگونجم لەگەڵ دایکم باوکمە کچم بۆ ناگونجی باوکەکەم کێ خوایەتی دایک و باوکێکیوە ئاخر مامۆستا من شتێک هەیە لێرە کە سەیرم کردو ئەم سەر نقصانە باوکی یعنی وا هەستی کردونا بەعکسەوەوانی و بەم شێوەیە بۆ شێوە یەک دوو نمونی بۆ بێنەرەوە یەک دوو نمونی ژیانی خۆت یا ژیانی خوێنکارێکی کە یا خزمێکن ناسیاوێک شتێکی بۆ بێنەرەوە لەوانی نەوەی کە بڕوانێتە ژیان ئەگەر ئێمە زۆر نەشتوانی لەبەروی ئێستێمە لەخوا بەزیابێ بە تایبەتی لە مەکتەبی ئێمە توێژەری کۆمەڵایەتی دوو توێژەری کۆمەڵایەتی چالاکمان هەیە زۆر لەگەڵ کێشەی خوێنکارەکانە ئەوەستم پرسیاری ئەوە لەگەڵ بەرێز بکەم تا چەند تۆ هاوکاری توێژەرە کۆمەڵایەتیەکانی ناو مەکتەب وەڵاهی خۆیان زۆر هاوکارن توێژەرەکان ئەگەر مشکلێک بزانن ڕوبەڕووی ئێمە بێتەوە ڕاستەخۆ قسەمان لەگەڵاکەن بەڵام وەکو ئەوی من بچم لەگەڵیان ناو کێشەی خوێنکارم حل کرد بێنە تا ئێستا ئەوم نەکردووە بەڵام خۆیان پێم وتومە فڵانە کەس بڕۆ بەلای مەسبووە نمونەست بەهار یاسە چراخان کە لەگەڵتان زۆر چالاکن زۆر دڵسۆزن یعنی هەستم کردووەکو مناڵی خۆیان سەیریانەکەن دانیشتون لەگەڵانە کێشەکانیان بۆ تاوتویەکەن ئیشیان لەگەڵاکەن
کارێکی باشیان کردو لەگەڵ خوێندکارەکانە. بەڕێستان ینی کە پۆل تەبان ناسینی لەگەڵ تەلەبەکانە وردە بە تەواوەتی لە ژیانیان تێگەیت جیاوازی لە تێگەیشتنەکانیانە لە زیرەکیەکانیانە لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووری و لە ڕووی جیاوازی زۆریان هەیە. ئەم جیاوازیانە بە هەند وەرەگری جاری وایە تەلەبە کێشەیە بێ یەتەوە مەسەڵەن ئەڵێ لە امتحانات دەرنەچووە ئامادەی امتحانی بکەیتەوە. بێگومان هەمانە خوێندکارمان هەیە دایکی نەخۆشی خراپی هەیە کچی گەورەی ماڵە ئەو بەر ئەو ڕۆژێک کە دایکی دەرزی لێراوە حاڵی ناختاوە بۆ نەهاتەوە بۆ خوێندکە من لەبەرەوەی بڵێم وڵات و ئیجازەی ڕسمی و نییە امتحانە ناکەمەوە چۆنە بێ یعنی ئەوانەمان هەیە بێگومان بەشی ئەوی هەرتیا بەڵام یەکێک لە خۆیەوە نەیەتەوە و ئێهمال بێ بەخوا تۆزێ لەگەڵ ئەخە هەمانە تەلەبەمانەیە دە جار پوری مردووە 100 جار مەولوی کردووە یان ئەمانە بۆ غیابات ینی بێ ئاگای کەواتە ینی ئەو سەرجووتی بیانە لەسەر ئەو تەلەبانە زانی خوێنکاریش ئەزانی ئەم خوێنکارە ڕاستە یاخود ئەم خوێنکارە خۆی خوارە یعنی هەستەکەی فێڵێکی تیاابێ بە وردە دەرەکەوێت ئەوش بەوەی کە تۆ چەند جار بەوە وەکو سزایە وایە مامۆستا ئەوە لە وایە سزاکە کە تۆ ئەو نایەتەوانی و بڵین بە ویستی خۆی نەهاتۆ تۆ هیچ مشکلەیەکی نەبووە تۆ تاقیکردنەوەکەی ناکەیتەوە خۆی لە خۆیان سزایی تر پێویست ناکە نە قسەی پێ بڵێم نە دەرەجەشی لێ بشکێنم سزاکەیەوەی کە امتحانەکەم نەکردوێتەوە. ینی قەت بووە تۆ بەڕێزت دەوری وەکو توێژەی کۆمەڵایەتیش ببینیت وەکو دایک و باوکیش ببینیت چوتە ناخی کێشەکانیانەوە پرسیارەی لێ کردوون و هاریکاریشە کردووە و دڵناواییشە کردوون. من لە کۆتاییدا زۆر سوپاسی مامۆستا پەیمانەکەم ئەگەر بەڕێزت شتێکی کە هەیە بۆمان ئێمە زۆر سوپاس دەکەین. مەمنونی ئێوەم زۆر سوپاسانەکەم هەموو شتەکانە بەڕێکوپێکی بۆ وردی زیاتر لە من باس کرد زۆر مەمنونی جەنابتان سپاس. بەڕێزان ئێمەش لە کۆتاییدا زۆر سوپاسی مامۆستا پەیمانەکەین هیواداری نمونەیان زۆر بێت ئەگەر ئێمە بە چاوێکی گەشتبینیانەوە سەیری ژیان بکەین ژیان بە جوانی ئەبینین بەو هیوایی ئێمە بە هەموو لایەکمان ژیانی ڕۆڵەکان و قوتابیەکانمان بە جوانی ببین بۆی بگەنە ئامانجەکانی خۆیان و ئیتر تا بەرنامەیەش کە هەر سەرکەوتوو بن.